بەناوی خوای گەورە و مێرەبان لە ڕوانگەی فەلەکناسی خۆرەوە سڵاوتان لەبێ خۆشەویستانم ئازیزان. ئێمە پێشتر باسمان لە چۆنیەتی پۆلێنکردنی ئەستێرەکان کرد. زانایان چۆن جوانیانە ئەستێرەکانیان بە چڕێک ئەستێرەکانیان پۆلێن کردووە و باسمان لە ئەو پایان نەکرد کە فەلەکناساندایان ناوە بۆ جیاکردنەوەی ئەستێرەکانی ئاسمان. بێگومان خۆشەویستانم ئەگەر بە چاوێکی وەکو دەڵێن تیژ و وردەوە سەیری ئەستێرەکان بکەین بە تایبەتی لە دەرەوەی شار لە ئاسمانێکی پاک و بێگەردی شەودا تەماشا دەکەین ئەستێرەکان ڕەنجیان هەیە. هەریەکی لەوانە بەپێی پلەی گەرمیەکەی و تەمەنی و قۆناغەکانی کە بەسەری چووە ڕەنجی دەگۆڕێەوە. هەر ئەستێرە بەپێی ئەو مادەیان ئەو توخمەی کە بۆتە سوتەمەنی سەرچی کارلیکە ناوەچیەکەی خۆی ڕەنجی تایبەت بەخۆی دەدات و بە تایبەتی لەسەر شەبەنجی کارۆمۆگناتیسی حوتڕەنگەکە ئەستێرەکان زۆر بە جوانی زۆر بەڕێکی لێک جیاکراونەوەتەوە و ئێمە باسمان لەوە کرد کە چەند پیتێکیان بۆ داناوە بۆ جیاکردنەوەی OBAFGKM کە ئەمانە هەریەک لەوانە ڕەنجی تایبەت لە خۆ دەگری ئۆیەکە لە شین دەست پێ دەکا و ئێمەکە بە سوور کۆتایی پێدێت. خۆشەویستانم، ئێستا ئێمە باس لە یەکێ لە هێرکارە زۆر گرنگەکانی زانستی فەلەکناسی دەکەین کە ئەویش هێرکاری هەرتزبرانگ ڕەسڵە کە ئەم هێرکاریە وەکو پاشی کەمێکتر بۆ تا وەسفی دەکەم بۆ دەشی بینین زۆر بە جوانی و زۆر بە خێرایی و زۆر بە وردی ئەستێرەکان لە ڕێگەی با بڵێم لە چوار محوەرەوە لە یەک جیا دەکاتەوە کە یەکیان ڕەهای ڕۆناچی القەدر الموطلق لە خۆ دەگرێت. قەدر الموطلق چییە خۆشەویستانم؟ ئەگەر ئێمە لە دووری 32 ساڵی ڕۆناچی سەیری خۆر بکەین ئەوە ئێمە لەسەر شێوە خاڵێکی بچووک دەیبینین کەواتە ئەو پێوەری کە دانراوە پێوەری قەدر الموطلق ئەوەیە کە چۆن لە دووری 32 ساڵی ڕۆناچی وەکو ستاندارێک سەیری ئەستێرەکان دەکەیەوە بزانین ڕەهای ڕۆناچی ڕاستەقینەی ئەستێرەکان چۆنە. ڕاستە هەندێک ئەستێرە دەبینی لە ئاسمان کە ڕۆناچیان کز و لاوازە و هەندێک چا ڕۆناچیان زۆر بەهێزە، بەڵام دەبێەوە بزانین خۆشەویستان زۆر جاری وایە ئەستێرە دوورەکان ڕۆناچیان یان ئاستی گەشێتی و های ڕۆناچیان گەلێک بەرزە، بەڵام لەبەر دووریەکانیان لەسەر شێوەی کاڵێکی بچوو بەدیار دەگەون و هەندێک ئەستێرن ڕۆناچیان نزمە یان ڕەهای ڕۆناچیان نزمە، بەڵام لەبەرەوەی لە ئێمە نزیکن بۆیە بە ئاستێکی بەرزی درەوشانەوە یان گەشێتی بەدیار دەکەون. خۆشەویستانم، ئێستا ئێمە بەیەکەوە سەیری هێرکاری هەرتزبرانگ ڕەسڵ دەکەین با بزانین فەلەکناسان چۆن لەسەر هەر چوار محوەری ڕەهای ڕۆناچی واتە قەدر الموطلق یان ئابسولوت ماگنیتیود ڕەنجی ئەستێرەکان و پلەی گەرمی ڕاستەقینەی ڕووەکان و کەبارەکانیان لە نێو ئەو هێرکاریەدا چۆن جیا کردوتەوە. هێرکاری هەرتزبرانگ ڕەسڵ هێرکارێکی شیکردنەوەیە تیایدا پەیوەندی لە نێوان ڕووناچی ڕەها یان قەدر الموطلق ئابسولوت ماگنیتیود و جۆری شەبەنجی ئەستێرەکان و پلەی گەرمی ڕاستەقینەیان دیاری دەکات. ئەم هێرکارە هەرە گرنگە لە ساڵی 1910 لەلایەن هەردوو فیزیای فەلەکناس هەرتزبرانگ و ڕەسڵەوە دانراوە و تا ئەمڕۆژ یارمەتێکی زۆری زانایان دەدات بۆ حاڵی بوون لە سیفات و تایبەتمەندی و تەمەن و چارەنووس و قەبارەی جۆرەها ئەستێرەی نێو گەلەستێرەی خۆمان ڕێکا کێشان و گەلەستێرەکانی دەرەوەیش. هێرکاری هەرتزبرانگ ڕەسڵ وەکو ئاماژەم پێدا لەسەر چوار محوەردا دابەش کراون: ڕووناچی ڕەهایان قەدر الموطلق ئابسولوت ماگنیتیود و ڕەنجی ئەستێرەکان و پلەی گەرمی ڕاستەقینەی ڕووی ئەستێرەکان و هەروەها قەبارەکانیان نیشان دەدات. بەڕێزان، ئەوەی لە پێشساوی ئێوەی ئازیزە ئەمە هێرکاری هەرتزبرانگ ڕەسڵە کە دەبینین لەسەر ئەم محوەرانە دابەشکراون وەکو پێشترش ئاماژەم پێدا. لە لای چەپ محوەری ئاستی گەشێتی لومنسیتی بەرامبەر بەخۆر واتە چەند جارە زیاتر و چەند جارە کەمتر، چەند بەرەو سەرەوە بڕۆین لێمونستێکە واتە گەشێتێکی ئەوەستێرانە زیاترە و چەند بەرەو خوارەوە بڕۆین کەمترە بەرامبەر بەخۆر. لە محوەری خوارەوە دابەشبوونی پلەی گەرمی ببورن ئەستێرەکانە پلەی گەرمی ئەستێرەکان و هەروەها پایە شەبەنجیشیان لێرە بەدیار دەکەوێت کە پێشتر وەکو ئاماژەم پێدا بە OBAFGKM
GKM ئاماژیان پێدراوە کە دەینە ناو هێلکارەکە خۆشەویستانم بەشێکی سەرەکی دەبینین کە پێ دەڵێن مین سکوێنس واتە ببورن پشتێنەی سەرەکی ئەلێرەدا دەبینین لەسەرەوە ئەو ئەستێرانە دەگرێتەوە کە ڕەنجیان شینە کە بەرەو خوارەوە دەین کاڵتر دەبێتەوە شینێکی کاڵ شینێکی سپی باو ئەستێرە سپیەکان ئەستێرە زەردەکان زەردی سپی باو و هەروەها زەرد با بڵین پاشان لە دوای زەردی پرتەقاڵی باو پاشان ئەستێرە پرتەقاڵیەکان و ئەستێرە پرتەقاڵی و سوور باوەکان پاشان ئەستێرە سوورەکان ئەمە پێی دەڵێن پشتێنەی سەرەکی مین سکوێنس یان النەسق الئەساسی زۆربەی هەر زۆری ئەستێرەکان لەسەر ئەم نەسەقەیان ئەم پشتێنەیەدا دابەشکراون لەوانە خۆر ئێمە لێرە وەکو مەرجعێک وەکو ڕفرەنسێک وەری دەگین و ئەستێرەکانی دیکەی پێ بەراورد دەکەین باش بابزانین لەسەرەوە ئێستا خۆشەویستانم جگە لە مین سکوێنس سێ لق جیا دەبێتەوە لقی سەرەوەیان پێی دەڵێن ئەستێرە سەرووی نەفرەنجاکان یان ئەستێرە هەرە مەزنەکان سوپەر جاینتس ئەو ئەستێرانە دەکرێتەوە قەبارەیان یەکجار زۆر گەورەیە پلەی گەرمیان نزمە بەراورد بەرامبەر بە قەبارەکانیان بەڵام ئاستی گەشێتیان یەکجار زۆر بەرزترە بە بەراورد بە خۆر ئەم جۆرە ئەستێرانە هەیتمان ڕەنجیان سوورە هەیتمان ڕەنجیان سپی باوە زەردە و هەروە هەستێری شینیشمان هەیە کە پێیان دەڵێن سوپەر جاینتس یان ئەستێرە سەرووی مەزنەکان هەروەها بەشێتیشی کەمان هەیە خۆشەویستانم کە پێیان دەڵێن جاینتس واتە نەفرەنجاکان ئەو نەفرەنجانەی کە ڕەنجیان سوورە بە زۆری پرتەقاڵیمان هەیە و هەروە ئەستێرەی زەردیشمان هەیە کە پێیان دەڵێن ئەستێرە مەزنەکان یان the giants یان العمالقة پاشان وەکو دەیبینین خۆر ئەمە ئاماژەمە پێدا وەکو ڕفرەنس وەکو سەرچاوەدامان ناوە لە خواروی ئەو لە خۆر دەگەینەوە ئەستێرانەی کە تەمەنیان زۆر گەورەیە تەمان بەڕێزان ئەوانەیە لەسەرەوە ئاماژەم پێم داون تەمەنیان زۆر گەورن ئەو ئەستێرانی کە دەکەونە ئەو ناوچانە بەشی هەر زۆریانەوە ئەستێرانن کە گەیشتنە قۆناغی کۆتایی ژانیان کە مەبەستم لێرە نەفرەنجام سەرووی مەزنەکان و هەروە نەفرەنجاکان بە هەر حاڵ لە خوارەوەی خۆر جۆرێک لە جۆرە ئەستێرەکانمان هەیە کە بە ئایبی دۆڕادۆسیەکان ناسراون و زۆر جاریش بە ئەستێرە گرگنە یان بچووکە قاوەییەکان دەناسرێن ئەوانە پلەی گەرمیان زۆر نزمە و ئاستی ڕووناچیشیان یەکجار یان گەشێتیان یەکجار زۆر نزمە 100 200 هزار جار لە خۆری ئێمە ڕووناچیان کەمترە پاشان لقێکی دیکەشمانەیە کە جیاکراوەتەوە بە تەنها لێرە ئەستێرە گرگنە سپیەکانیان پێ دەڵێن ئەمانە قۆناغی کۆتایی یا پێش کۆتایی ئەستێرەکانن دوای تەقینەوەی بەرگە دەرەچەکانن کە ئینشاڵە لە دوایی لە بابەتی دیکەدا باسی لێوە دەکەینان دەرفەتی دیکە ئەمانەوە ئەستێرانە کە پێیان دەڵێن گرگنە سپیەکان قەبارەیان زۆر بچووکە دڵی یان پاشماوەی دڵی ئەستێرە تەقیوەکانەوە ئەستێرانی کە قەبارە و بارستایان وەکو خۆری ئێمن نەوەک سەروی خۆر چونکە حاڵەتی ئەوانە تەقینەوەی وانە جیاوازە کە ڕوودەدات وای دۆرف واتە گرگنە سپیەکان ئەلاقزام البەیضا ئەمانە پلەی گەرمیان تا ڕادەیەک بەرزە و تیشکێکی زۆر کز و لاوازیان لێوە دەردەچێت ڕووناچیان کەمترە زۆر بەراورد لە خۆرۆکو دەبینین لێرە خۆشەویستانم 100 جار تا 200 جار هزار جار لە خۆر ڕووناچیان کز و لاوازترە بەڵام پلەی گەرمیان هەندێکیان زۆر بەرزەمە بەندە بەوەی کە هەندێک جار ئەوە زۆر ئەستێرانە لە دەوری کونێکی ڕەشیان ئەستێریەکی نیۆترۆنی دەخولێنەوە مەوا دەکات شڵەژانێکی زۆر گەورە سەر ڕۆکانیان دروست بێ پلەی گەرمیان بەرز بێتەوە ئەمە حاڵەتەکی کەمە ڕوودانیشی خۆشەویستانم ئەمە بە شێوەیەکی گشتی دابەشبوونی ئەستێرەکانە بە پێی پلەی گەرمیان لێرە و هەروەها ئاستی گەشێتیان بەرامبەر بەخۆر هەیتمان 1000 جار گەشترە لە خۆر هەیتیشمان 1 ملیۆن جار لە خۆر گەشترە بەڵام لەبەرەوەی ئەو ئەستێرانە سەرڕای ڕووناچی یەکجار زۆریان بەڵام لەبەرەوەی مەودایەکی یەکجار زۆر لە نێوانماندا هەیە بۆی ئەم ئەستێران لەسەر شێوەی خاڵی بچووک بە دیار دەکەوێت ئەجینا جاری وایە ئەستێرەی گەشت دەبینین لە ئاسمان مەرزیە ئەستێرە زۆر گەشت بێ بەڵکو
نزیکی لە خۆر یان لە زەوی وای کردووە گەشت خۆی نیشان بدات. ئەجینە هەندێک ئەستێرەمان هەیە کز و لاوازن، بەڵام لە ڕاستیدا ئەگەر لە ڕووی زانستی و فیزیاییەوە لێکۆڵینەوەی لەسەر بکەین تەماشا دەکەین گەشتیان هەزاران جار لە خۆری ئێمە زیاترە، بەڵام لەبەرەوەی مەودایکی زۆر لێکمان زیاد دەکاتەوە، بۆیە لەسەر شێوەیەکی یان لەسەر شێوەی خاڵێکی کز و لاواز دەردەکەوێت. ئازیزان مۆدێلی دیکەشمان هەیە لە هێلکاری هێرتز-پرۆنگرەس، لەمە جۆرێکی دیکەیە بە هەمان شێوە لە محوەری لای چەپ مەردیش نییە هەموو جارێ لە لای چەپ دابنرێ، محوەرێکی دیکەشمان هەیە دوایی لە هێلکارێکی دیکە دەیبینین. بە هەر حاڵ زانایان بە شێوەیەکی سەرەکی هێرتز-پرۆنگرەس لەم بەشە دەیبینین کە دابش کراوە. لە لای چەپ هەر ئاستی گەشتێتیمان هەیە، یەک کە خۆرە 100 جار گەشترمان هەیە، چەند بەرەو سەرەوە بڕۆین، بەرەو سپی و ڕەنگشینەکان بڕۆین، قەبارەیان گەورەتر دەبێت جاری وایە، ڕووناچیشیان یان درەوشانەوەیان لە خۆر گەلێک زیاترە تا دەگاتە 10,000 و تا دەگاتە ئاسی میلیۆنێکیش. هەروەها دەبینین لێرەدا ناوی چەند ئەستێرەی وەکو نمونە دانراوە، بۆ نمونە ئەو ئەستێرانی کە ڕەنجیان شینی سپیبا و سوپەر جاینتسن، واتە سەروی مەزنن، سەروی نەفرەنجاکان، بۆ نمونە ئەستێرە ڕای جولیەچێکە لەو ئەستێرانە. هەروەها ئەستێرانی کە سەروی مەزنن یان زۆر نەفرەنجای گەورن، ڕەنجیان سوورە، ئەستێرەی بێتلجیوسمان هەیە لەگەڵ ئەستێرەی ئەنتارس، ئەمە وەکو نمونە کە دەینە خوارەوە وردە وردە ئاستی گەشتیەکەیان کەمتر دەبێت، بەڵام قەبارەکان گەورن لێرە. ئەمە زۆر ئەستێرانە کە پێشترش ئاماژەم پێدا بە نەفرەنجاکان ناسراون. نمونەیە نەفرەنجای زرد ئەستێرەی پۆلارسە یان ئەستێرەی پۆلی، ئەو ئەستێرەی کە لە ئاسماندا ئاوا نابێت. هەروەها ئەستێرەی ئارکتیۆڕۆس کە نمونەی ئەستێرە ڕەنگ پرتەقاڵیەکانە. هەر لەسەر هێڵی پشتێنەی سەرەکی دەمینینەوە خۆشویستان کە دەینە خوارەوە تەماشا دەکەین خۆر لێرەیە، پلەی گەرمی نزیکە 6,000 پلەی سیلیزیە. لە ئەو ئەستێرەکان ڕووناچیان کەم کز و لاواسرە و پلەی گەرمیان نزمترە تا دەگاتە ئاستی 3,000 پلەی سیلیزی. ئەمە پلەی گەرمی ئەستێرە سەر و مەزنەکانە. بڵێ ئەستێرە سەر و مەزنەکان قەبارەیان زۆر زۆر گەورەترە لە خۆر، ڕووناچیشان یەکجار زۆر زیاترە، بەڵام پلەی گەرمیان نزمترە. اینجا ئەستێرە گرگنە سپیەکان لێرە دەبینێت. مۆدێلێکی دیکەشمانێ خۆشەویستانم ئەمەش زۆرێکی دیکەی لێرەدا دەبینین چەندین محوەرێکی دیکەش ئیزافە کراوە. سپێکترە کلاس لێرە هەیتمان وەکو پێشترش ئاماژەم پێدا بوو دابشبوونی شەبەنجی ئەستێرەکان لە OBAFGKM، ئۆ ئەستێرەکانی ڕەنگ شین دەگرێتەوە، B شینی سپی با و A سپی لە نێوانیەدا تا دەگاتە F دەبدا سپی زرد باو، F مان هەیە زرد بەرەو ئەستێرە بەرەو G کە دەڕۆین لە نێوان Fی سپی زرد باو تا دەگاتە زرد کە Fە ببڕن Gە، G کە بەرەو خوارەوە دەین زیاتر لە G دەبێتە زردێکی پرتەقاڵی باو تا دەگاتە کەی ڕەنجی پرتەقاڵیە، لە کەی بەولاوە دەبێتە پرتەقاڵێکی سووربا و ئێم ئەو ئەستێران دەگرێتەوە کە ڕەنجیان سوورە. لێرەدا دەبینین کارکتەرێکی دیکە زیاد کراوە، ئابسولوت ماگنتیود واتە ڕووناچی ڕەهای ئەستێرەکە، نەک ئەوەی لە چاو ئێمە دەبینین بە شەو، بەڵکو ئەگەر لە دووری 32 ساڵی ڕووناچی سەیری و ئەستێرێکی گەشتێکی ئاەت چۆن دەبێت. ئەمە معیارێکە و فەلەکناسەکان دایانناوە. تەماشا دەکەینەوە ئەستێرانەی کە ئۆنە یعنی ئابسولوت ماگنتیودیان دەگاتە ناقصدا، واتەوە ئەستێرانە یەکجار زۆر گەشترن لە خۆر، بەڵام وەکو باسم کرد لەبەر دووری ماوەی نێوانمان زۆری ماوەی نێوانمان لەسەر شێوەی خاڵێک بەدیار دەکەوێت. لە محوەری سەرەوە پلەی گەرمی دادراوە بە کێلڤن وەکو ئاماژەی پێدراوە، ئەستێرە ڕەنگشینەکان کە ئاماژەم پێدا پلەی گەرمیان یەکجار زۆر بەرزترە لە خۆ دەگاتە 30,000 پلەی سیلیزی، 35,000 پلەی سیلیزی، هەشمانە تا 50,000 پلەی سیلیزیش دەڕوا و دادەبەزێت تا دەگاتە خۆر کە سنووری 6,000 پلەی سیلیزیە. تا لە خۆر پلەی گەرمی نزمترمان هەیە کە ئەستێرە نەفرەنجاکان و نەفرەنجا مەزن سەروی نەفرەنجا و نەفرەنجا سوورەکانمان هەیە کە ئەمانە پلەی گەرمیان سنووری 3,000. اینجا گەشێتیان لۆمنوسیتی کە خۆر ئەگەر یەک بێت هەیتمان 10,000 جار گەشتر تا ملیۆنێک جاریش گەشتر لە خۆر و هەیتیشمان 100 جار و 1000 جار کزتر لە خۆر. ئەمەی
باسم کرد خۆشەویستانم بە شێوەیەکی گشتی هێلکاری هێرتس برانگ ڕەسڵ بوو کە تاوەکو ئێستاش زانایان و فەلەکناسان سوودێکی زۆری لێدەبینن بۆ ناساندنی ئەو ئەستێرانی کە دەیان دۆزنەوە دوای شیکردنەوەی شەبەنجی بۆیان بۆ ڕووناچەکانیان دەردەکەوێت کە لە چ زۆرێکن، قەبارەیان چۆنە، پلەی گەرمیان چەندە، پلەی گەرمی ڕاستەقینی ڕوەکانیان و هەروە ئاستی گەشێتیان چەندە بەرامبەر بەخۆر. خۆشەویستانم تا دیدارێکی دیکە خواتان لەگەڵ.